کارەساتی خنکانی دایکێک و چوار مناڵەکەی لە گوندێکی سنووری قەزای ئاکرێ تراژیدیایەکی دیکەی دەستی ئەم دەسەڵاتی هەرێمە کە سادەترین پێداویستیەکانی ژیانێکی سەرەتایی بۆ هاوڵاتیانی دابین ناکەن. هاوکاتیشە لەگەڵ ژێراوکەوتنی بەلەمێکی دیکەی کۆچبەران کە دەیان کۆچبەری کورد تێیدا بێسەر و شوێنن. هەرچەندە ڕۆژێک لەمەوبەریش 12 هاوڵاتی دیکە لە لافاوەکەی هەولێردا بوونە قوربانی دەستی ئەم دەسەڵاتە شکست خواردووە. لە پەرلەمان کۆ کردەوە، بەڵام بەداخەوە بە هەر حەوت پەرلەمانتارەکەی کۆمەڵیشەوە ئینجا ژمارەی ئەو پەرلەمانتارانەی واژۆیان کردبوو گەیشتا 24 پەرلەمانتار. پێشتر کەمال ئەتروشی وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم باڵێنی ئەوەی دابوو بۆ ئەم زستانە نەوتی سپی بگەینێتە هەموو خێزانەکان. تەنانەت وتبووی خۆم سەردانی ماڵەکان دەکەم تا دڵنیابم هەر خێزانێک نەوتی وەرگرتووە. ئەمن نەمدەزانی بەڕاستیوە کە ئەو قەیرانە هەیەی نەوتی سپین، بەس ئەمن خەمەکەم چێە؟ خەمکەم ئەو گوندانەیە لە شاخ وەختی بەفر دەباریتن ڕێگاش دەبدێتە بڕین، ئەو پیرەژن و پیرەمێرد و مناڵ و ئەوە لەوێ نەخۆش دەکەویتون محتەملە بمریتن لە سەرمان. و من چۆن تەحملی بکەم کە من مەسئولی وەزارەتێکی پێڵێن سامانە سروشتیەکان و ئەو کەسە معاناتی هەبیتن. ئەوە نابیت شتێکی ئەخلاقیە. بەڵام وەزیر نەکەر بەڵێنەکەی نەبردەسەر، بەڵکو لەگەڵ هاتنی وەرزی سەرما و قوڵبوونەوەی زیاتری قەیرانی سوتەمەنی سەفەری دەرەوەی کوردستانی کردووە و ئاگای لە دۆخی خەڵک نەماوە کە ئەمەش بەشێکی نیشانەی بێدەسەڵاتی وەزیرەکەیە لە ئاستبەرپرسانی سەرخۆی. نەبوون و گرانی جۆرەکانی سوتەمەنی لە بەنزین و غازی ماڵان و نەوتی سپی یەکێک لەو قەیرانە درێژخانانەیە کە تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم هیچ چارەسەرێکیان بۆ نەدۆزیوەتەوە و خۆیان لێبێدەنگ کردووە. حکومەتی هەرێم هەموو ساڵێک لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا وەک باقی پێداویستیەکانی دیکەی خەڵک چاوی لە دەستی بەغدایە چاوەکو بڕێک نەوتی سپی بنێرێت و بەسەر خەڵکدا دابەشی بکە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەرچی هەر بەرمیلێک نەوتیان بە 55,000 پێدەدرێ کەچی ساڵانە لە هەرێمی کوردستان ئەو بەرمیلە نەوتەش بۆ تەواوی خێزانەکان دابین ناکرێ و هاوڵاتیان ناچار بە نرخی لەوەش بەرزتر نەوت بۆ خۆیان و بۆ مناڵەکانیان بکڕن. لێرەوە لە هۆکاری ئەو مەرگە تراژیدیە تێدەگەین کە لە گوندێکی سنووری قەزای ئاکرێ ژیانی لە دایکێک و چوار مناڵەکەی سەندەوە. لە بەرامبەر کەمتەرخەمی حکومەتی هەرێم و بێبەڵێنی وەزیری سامانە سروشتیەکان بۆ پێدانی ناوت، فراکسیۆنی کۆمەڵ لە ماوەی ڕابردوودا چەندین هەوڵی داوە تا وەزیری سامانە سروشتیەکان بانکێشتی پەرلەمان بکرێت و لێپرسینەوەی لەگەڵ بکرێ. بەڵام دەستی سەرۆکایەتی پەرلەمان کە لەلایەن دەسەڵاتەوە کۆنتڕۆل کراوە کەم تەرخەمە لە پرساندنی وەزیرەکە و بەرپرسانی دیکەی حکومەت کە هۆکاری ئەم هەموو تراژی